نماد یاخود لوگوی هم سگه که کلا سگه بنا بانگکانی امریکی هر کابین لیرانش که یکی کلا درنده ترین سگ لولات امریکا که نمادی هم دراوی بخو اگری پی آی تی چندین ریگه و رتمه پی هم دراوه بووی بزانین که لدهاتو دا چه برنامه یکی هیا و بو هولدرکانی بو اوی نرخی هم دراوش برز ببیتاوا و زوربه کسکان لری هم دراوا بمن به میلیونر و هر حال سر باش اینستاگرام، تویتر، تلگرام و چندین مالپر کمالاتی هم دراوه که واتوانم بچنانوی و بررسی یا خود تحقیقی هم دراوه بکن بو اوی بزانن که هم دراوه چیه کلمه اوی که زور کم دا توانی سی اونده سود به هولدرکانی ببخشید بینری هم ویدیوی بن تا کوتای ویدیو که به پیش میخن چون که زور شتیگرین که کلا ناراسی هم ویدیو هم باز کردوه بنای خواه سلاح آران هیوام در شوینه بن ساخو سلامت و تندروز بن انشالله مرزاندی سنو منیهات ما این لخزمت ایوه و پیشکش کردنی ویدیوی کی تر لزنجیره ویدیوکانی بدسنان پاره لانترنت لپیجی فیسبوکی بدسنان پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بدسنان پاره لانترنت و برزانه که یکم جراو چنلی بینن لیره چنلی بدسنان پاره لانترنت هم که منیهات ما این 72 ویدیو لریه و چنله و بلاوه کموه که ایوه بی بران براتوانن دراو الکترونیکان و هر وها دولار امریکی بدست بینن بو اوی ایوه هیچ شکل ویدیوکانی دهاتو لدست ندن که من بلاویانه کموه چنله که سابسکرایب بکن زنگوله تنشش چالاک بکن بو اوی هر کاتی کم ویدیو یک آفلوت کم یا خود بلاوه کموه یوتیوب لری نوتیفیکیشن و ایوه آگادار کاتوه و یکم کسبن که بین ویدیوکان ببینن بله هاران امروش بررسی یا خود تحلیلی دراوی الکترونی پی آی تی یا خود همان پیت بالکین که دراوی که لماوه که زور کم دا که هاتنا بازار یا خود کوین مارکت کپ و دراوی الکترونی بازار بورسی جهانی دراوی الکترونی توانی سه اونده لماوه یک هفته دا سود به هولدرکانی ببخشید یکم جرباوچین انا کوین مارکت کپی برزانم که نرخی هم دراوه 1 2 3 4 5 6 7 8 0 26 نوات و یکم 8 0 2 برزانم که نرخه که استا زور هر زانه هر وکو گوتم نماوه یک هفته یا ام دراوه حتی 7 0 8 0 ببورم هفتیش روی که اتوانم بریم سه اونده سودی به هولدرکانی بخشی و هر وها ام دراوه لرودبه لیرانه هر وکو بینن 2900 یکی بازار کریپتوکارنسی و لسر شبکه بایننس سمارت چین من دو ویدیوم درست کرده که چون ایواتوانن لناو تراس والت دراو الکترونیکان یا خود دراوانه که تازه لیسته بن بکرن که من لینکی ام دو ویدیوش لجیرم ویدیوی دانم بو اوی ایوه بتوانه لناو خودی تراس والت لری پانکیک سواب و ام دراوانه که تازه لیسته بن و سود به ایوه بخشن بچن ولناو پانکیک سواب لسر شبکه بایننس سمارت چین ام دراوانه بکرن هر که گوتم ام دروا هوران لما یک هفته سی اونده سودی به هولدرکانی بخشی استا باشترین فرصت بکرنی ام دروا چون که نرخه سی اونده دا بزیوه رنگ کم که بیه بود لیرانش ویبسایتی هم دروا که اتوانم بچنه ناوه لبشی اکسپلور بابچینه ناو هولدرکانی بزانین چند هولدری هیا که هولدرز لیرانه 413,000 هولدری هیا براسی عدده که زوره بودراوی که تازه ترید بوه یا خود تازه هاتی تنها بازار کریپتوکارنسی 413,000 هولدر زوره براسی دراوی که زور باشه به نسبت هولدرکانی و هر وها عددی دراوی که 100 کوارترلیونه هر وکو لیرانه بینن باچین سر بشی تو کنسوزی هولدرز بابزانین تو کنسوزی هی ام دراوه یا خود نه بورن آدرس هر وکو لیره نبینم برزانم که ام دراوه 159 تو کنسوزی کردوه تو کنسوزی واتا چی برزانم واتا ام دراوه هاتوه لبیداعتوه که 100 کوارترلیونه بنمونه 59 لساتا تو کنسوزی کردوه واتا 59 لساتا هر وکو لیره نبینن بورن آدرس تو کنکانی ناردی تنا ام ادرسه و نماوه واتا 100 کوارترلیونه که استا لپنجای کمتریش ماوه چون که 159 تو کنسوزی کردوه تقریبا 40 کوارترلیون ماوه ام دراوه و هر والی رانش پانکیک سواب پی آی تی هر وکو بینن که 102 اونده که زوربه خلکانک لناو پانکیک سواب ام دراوی
معامله پیکن و هولدی کن و هر وها هات بیت هر وقت بینن ام ادرسانه که لخواروان زوربی ام دراوه لناو ام ادرسانه هولد بوه یا خود خلقه کرن فروشتنی پیکه لیرانش دسیمال و کنترک ادرس و هر وها ناوی تو کنکه که ایوه چونتوانن لناو پانکیک سواب دراوک اد بکن من هر وقت گوتم ویدیوم درست کردوه که لجیرم ویدیوی دانم بو اوی فیری ام کارج ببین که چونم تو کنه لناو خودی تراسوالت اد بکن اماش باشی اکسپلور برزانم که بویم شرک لباشی کومونیتی لیرانه اتوانم بچنه ناو تویتری ام دراوه و بررسی بکن داخو چند فالووری هیا هر وقت بینن که ام دراوه و بچنه ناو تویتری که من فالوشم کردوه 98,000 فالووری هیا من آینده که باش با هم دراوه بینم چون که تو کنسوزی 50 لساتا تو کنسوزی کردوه و هر وها لناو مال پارکومالتا کانش براستی تیمکی یا خود او کسانه که پشتی هم دراوان چالاکن و زو اتوانن هم دراوی برو هلکشانه که گوره ببن و هر وکو گوتم من به بلگه و بوی وقت ساکن برزانم چون که هول درکانشی براستی گلک زوره اتوانده هم دراوه لماوی سالکا 1 میلیون یا خود کمتر لسالکا 1 میلیون هول دریش تی پرنی بپی ام ما و کرتی که هاتوه هر وکو بینن که چند برو هلکشان چوبو و دیسا دابزیوه اما شرکو گوتم تویتری هم دراوه که واتوانم بینن های و هر دنگو باسکی نوی هبه ایوه لپامپو دامپا گورکانی هم دراوه بباش نبن و هر وها لیرانه برزانم مارکت کپی هم دراوه 110 میلیون دلار 110 میلیون دلار و هر وها مارکت کپ روزانه 6 میلیون دلاره که باشه خراب نیم هر وقت گوتم لیرانه 50 لساتا تو کنسوزی کردوه و تا 40 کوارترلیون ام دراوی ماوه که خوی 100 کوارترلیون بو هر وقت لیرانه ما جمع پیکرد هر وقت چارته کشه بینن که لماوی هفته که برزانم که چند برو هلکشان چوبو لیرانه دابزیوه و چارته کشه رو که بینن هموشتی پیشانه ده و چارتکه بخوی بوی و قصه که و پیتا نری که چند برو هلکشان و داکشان چوبو که براستی دراوی که آینده داره چون که اگر بیتو ام بلینانه که داوه به هول درکانی اگر جیب جیب کد و تو کنسوزیه که باشیشی کردوه من ام دراوش تا 1 سالی تر 1 سال و نیوی تر نرخکی هرچنه به 2-0 کم بکاتوه و زوربای هول درکانی ببن به میلیونر بله اماش چارتی هم دراوه بو که پیشانی ایوام دا هاوران و استا باشترین فرصت بو کرنی هم دراوه چون که ایوه اتوانن هر وکو گوتم 3 امونده کمی کردوه نرخکی لپاش پامپا گورکی دامپکی باشیشی خواردوه ایوه اتوانن استا با نرخی بکرن لناو پانکیک سواب و هر وها دواتره چینا ناو خودی ویبسایت که با لیرانه کوین مارکت که پکی تواب که این برزانم لباشی مارکت کاتی کلیک لسر مارکت یکی چند صرافی باش که بنابانگیشن هم دراوی لیست کردوه لناو صرافی خوی کوین تایگر که یکی که لصرافه بنابانگکان و هر وها لاتوکن و پانکیک سواب لسر ورژنی دو و هر وها ام صرافانه که ام دراوه لناو ام صرافانه لیز بوه و تا دراوه کی چالاکه و لناو چند صرافیش لیز بوه و آینده یم دراوه من بباشی بینم اماش لبشی مارکت که بویم شرح کرد برزانم هر وکو همو دراوه کن که بوی و شرح کم ایوه به خودتان بین و بررسی هم دراوه بکن و به عقل و منطقی خودتان کار لسر هم دراوانه بکن و همو جاری من پیتان ریم که من هیچ سیگنالک بو کریم بویا بلاو ناکم و تنها نیتی منویه که او دراوانه که بخو مکرم و بخوم آینده که باش بو ام دراوانه بینم پیم خوشه بو ایواش ویدیو درست بکن بو اوی ایواش زو بشاری بکن ولی پامپو دامپا گورکانی هم دراوانه بیباش نبد و هر وها بابچین انا ویبسایتی هم دراوه هر وکو گوتم ناوی دراوه که پیت باله که نژادی ام سگه لوگوی ام سگه کی امریکی هم که گورترین سگه نژادی سگه و هر وها سگه کی درنده شه که لوگوه که لیره نبینم به خودتان اتوان بچن پیتبول ل اینترنت سرچ بکن و نژادی ام سگه بزنن که سگه که هر کو گوتم سگه که امریکیه و بلندترین سگه لروی قیافه و هر وها لروی درنداتی که سگه کی هاره
و نمادی هم توکنه همان سگه که نژادی سگەکەی ئەمریکیە لێرانە بە ڕوتمەپەکەی بکەمە فارسی بۆ ئەوەی من باشتر بۆیەوە شەرح بکەم کە کاری ئەم توکەنە چییە لە ئایندەدا بۆ ئەوەی زیاتر بۆیەوە ڕوون ببیتەوە بەڕێزانم. پێرژیان ئەوە ئەنجومەنی پیتبۆلە واتە ئەم کەسانەی کە پشگیری لە پیتبۆڵی یەکەن. من لەبەر کۆپیڕایتی یوتیوب ناتوانم ئەم ڤیدیۆی بۆیەوە پاش بکەم بۆ ئەوەی کۆپیڕایتی نەبێ ڤیدیۆەکەم. ئێوە بە خۆتان ناتوانن بێن و سەیری ئەم ڤیدیۆش بکەن کە تایبەتە بە دراوی ئەلکترۆنی پیتبۆل توکەنۆمیکی ئەم درەوە هاوڕان 2% هەر کەسێ پیتبۆلی هۆڵدی بکە لە ناو تراسوالێت یاخود مێتاماسک هیچ فەرقی نییە. 2% ئەو کەسانەی کە ئەفروشن 2% واتە 2% دابەشەکرێ بەسەر ئەو کەسانەی کە هۆڵدیەکەن هەروەکو لێرانە ئاماژەی پێکردووە بۆ ئەو کەسانە ئەچێت و 2% ئەچیتە ناو پانکێک سواب بوو ئەو کەسانەی کە ئەیانوێ بکڕن واتە ئەو کەسانەی کە ئەفروشن 4% کەمەکرێتەوە 2% بۆ ئەو کەسانەی کە هۆڵدێرن و 2%ش ئەچیتە ناو ئەستەخری یاخود هەمان ئەستەخری پانکێک سواب بۆ ئەوەی کەسانێک بێن و ئەم دراوەی بکڕن کە 4% بۆ ئەو کەسانەی کە ئەفروشن بەڕاستی دراوەکە کەمەکرێتەوە کەوە زۆر هەنگاوێکی باشە بوو ئەوەی هەموو کەس هۆڵدی بکەوە دراوەکە زوو هەڵکشانێکی گەورەی بەخۆوە بینەی و لێرانە شەرەکو گوتم 400,000 هۆڵدەری هەیە کە 400,000ش تێپەڕاندووە لێران هەروەکە بینن بەڕێزانم و هەروەکو دەی نەخوارەوە بوو پانکێک سواب 1 ئینچ وایت بیت کە ئەمە سەرڕەفە بە ناوبانگەکانم بەڕێزانم هەروەها هات بیت کە ئەم دراوە کە سپۆنسەری ئەم دراوان و پشگیری لەم دراوە یەکەن و هەروەکو دەی نەخوارەوە BSCSکان کوین مارکێت کاپ کوین گێکۆ و یاهو کە بەڕاستی سپۆنسەری بە قووەتی ئەم دراوان واتە ئێواتوانە بچن و سەیری نرخ و ڕۆتماپ و هەموو کارێکی ئەم دراوە بکەن لە ناو ئەم وێبسایتە بە ناوبانگە جیهانیەکان و هەروە سەرڕەفەکان کە لیز بووە ئەم دراوە هەروەکو دەی نەخوارەوە بەڕێزانم. لێرانەش ڕۆتمەپی ئەم دراوەیە کە خۆی لە 1 2 3 کە خۆی لە 3 فاز ئابینی وی واتوانم بەڕسی ئەم دراوە بکەم بەڕێزانم. گرنگترین شت کە دراوێک بۆ ئەوەی بەرز ببێتەوە بەڕاستی هۆڵدێر زۆر شەرتە بۆ ئەوەی کەسانێک زۆر کەس پشگیری لەم دراوانە بکەن کە زۆر کەس پشگیری لەم دراوای بکەن بەڕاستی نرخەکەی بەرز دەبێتەوە چونکە ئەمە خەڵکن کاتوانن دراوێک بەرەو هەڵکشان ببن و هەروەکو شیبا هەروەکو تەجروبەتان هەبێت لەسەر شیبای ئەوە خەڵکانێک بوون کە شیبان گران کرد تیمێکی بە قووەتی نیە تەنها ئەوەی کە خەڵکەکە کڕی و شیبا و دۆچکۆینی شاوڕیان کە لەو ئاخیرە ئیلان ماسکادا پشگیری لە دۆچکۆینی کرد پیتبالیش ئەتوانرێ خەڵکانێک بۆ ئەوەی زۆر هۆڵدی بکەن و نرخەکەی بەرەو هەڵکشانێکی گەورە ببن واتە ڕۆتمەپ گرینگە بوو دراوێک بەڵام دوایمی شتەوەیە کە خەڵکانێک پشگیری ئەم دراوای بکەن بۆ ئەوەی زیاترین هۆڵدەری هەبی و نرخەکەی بەرەو هەڵکشانێکی گەورە ببن ئەمەش ڕۆتمەپی ئەم دراوە کە کار لەسەر ئێکسچێنجیەکە هەروەکو لێرانە شەبینم بەڕێزانم لەسەرەوە پیتبۆل سواب کە خەرید دەر پیتبۆل سواب پێم وایە ئەتوانێت لە پیتبۆل سوابیش بکڕن ئەم دراوەی کە هەروەکو گوتم ئێوە تەنها پێویستە لە ناو پانکێک سواب ئەم دراوای بکڕن کە ڤیدیۆشم دروست کردو هەروەکو بەیوەم گوت و ئەمەش کەسەکانن کە پشتی ئەم دراوان بەڕاستی لێرانە ڕسمیان وێنەکەیان نەدانەوە بەڵام ئەوە مهندسی ئایتیە ئەمە شەر مهندسی ئایتیە ئەمە جارێ وێنەیان دانەناوە و باشترەکە وێنەی ئەم کەسانە هەبێت بۆ ئەوەی ئەمنیەتی دراوەکە زیاتر بچیتە سەرەوە کە پێم وایە لە ماوەیەکی کەمدا ئەمانەش خۆی ئاشکراکەن کە چ کەسێک پشگیری ئەم دراوان بەڕاستی زۆر گرنگە کەسەکان دیار بن یاخود تیمی هەر دراوێک کە وێنەکەیان هەبێ بۆ ئەوەی خەڵکانێک زیاتر متمانەی پێ بکەن و دراوەکەی زیاتر هۆڵدی بکەن ئەمەش تیمەکەیە کە تەنها ناویان دیارە وێنەیان دانەناوە هەروەکو دەی نەخوارەوە پیت سواب واتە هەروەکو گوتم پانکێک سواب کە کار لەسەر ئێکسچێنجی شەکە پیتبۆل بۆ ئەوەی ئێکسچێنجی تایبەت بەخۆی هەبێ و نرخەکەی بەرەو هەڵکشان بڕوە هەروەکو گوتم بەڕێزانم لێرانش کە باسی ئەوەیە کە متمانەی بە ئەوان بکەن بە دراوی ئەلکترۆنی پیتبۆل و لەگەل ئێمە ڕازگوو بن بۆ ئەوەی
هەمومان پێکەوە نرخی ئەم دراوەی بەرە و هەڵکشانێکی گەورە ببین هەروەکو لێران ئاماژەی پێکردووە لە بەتایبەتی لە ماڵپەڕە کومەڵاتیەکان کە دەوری خۆیاوینی بۆ ئەوەی هەر دراوێک بەڕاستی نرخەکەی چەند ئەوەندە گران ببێ هەروەکو لێرانە شەبینن کە ڕێکلامی خۆی لەسەر جلوبەرگ پیتبول کار لەسەرەوەیەکە کە ڕێکلام بکات و هەروەها لەسەر کلااو و جلوبەرگ ڕێکلامی خۆی دانێ بوو ئەوەی و لە فروشگاکان لە شوێنە گشتیەکان بۆ ئەوەی خەڵکانێک زیاتر پیتبولی بناسن و زیاتر هۆڵدی بکەن و گران ببێ هەروەکو لێرانەش ئاماژەی پێکردووە بەلێ هاڕان ئەمەش ئەتوانن لەگەڵوان بچن وە پەیوەندی پێوە بکەن دەگە تیمی ئەم دراوە لێرانە شەرە کۆمەژای پێکردووە کە هەمووتان پیتبولی ڕاگرن هۆڵدی بکەن بۆ ئەوەی هەمومان ببینەوە و نرخی ئەم دراوەی بەرەو هەڵکشانێکی زۆر گەورە ببین هەموو پێکەوە هاوڕان ئەم دراوەی هۆڵدی بکەین و بە ئەقل و مانتقی خۆتان کار لەسەر ئەم دراوەی بکەن ئەگەر ئەقل و مانتقی ئێوە قبولی کرد ئێوەش لایەنی کەم بە چەند ملیارێکتان هەبێ بە هۆڵدی بکەم بۆ ئەوەی لە پامپە گەورەکانی ئەم دراوە بێباش نەبن بەڵێ هاوڕان هیوادارم ئەم ڤیدیۆش بۆ ئێوە بەسوود بوو بێت ببورن کە ڤیدیۆکەم درێژ کردەوە بەڵام زۆر پێویست بوو کە پیتبۆلیش بۆ ئێوە شەڕە بکەم کاروەکو دیتان چونکە ئەم دراوەشم بە دراوێکی باش زانی لە ماوەیەکی زۆر کەمدا چەندین نەفەر یاخود چەندین هۆڵدەری بەلای خۆی داهێناوە دراوێکی باشە بەڕای من بۆ ئەوەی ساڵێک و نیوی تر زیاترین قازانج بەوە ببەخشێ و سێبارەیەکەمەوە هەروەکو لە هەفتەی ڕابردووە دیتان کەسی ئەوەندە دراوەکەی بەرەو هەڵکشان چووە زیاترین کەس سوودمان بوو لەم دراوەی لێرانەش لەسەرەوەتەوە بچم وایت پێیپێر ڕۆتمەپ و کارەکانی ئەم دراوە بۆ ئەوەی بزانن کە لە ئایندەدا چ کارێکی باش ئەکەن هیوادارم ئەم ڤیدیۆش بۆ ئێوە بەسوود بوو بێ هەر ڕەخنە کامنت بسیارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنێلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بە خۆی گەورە سپێرم خۆ یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ